ئامادەی بۆ نەیەکی زانستی گرنگ بن. 34هەمین پێداچوونەوەی خێرایی تاوەری تەندروستی سمارت دەربارەی نەخۆشی گورگە سوورە سیستەمیک لوپس ئاریثمەتۆسس. لەم بۆنەیەدا بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ و شارەزا بە شێوەیەکی چڕوورد لە سێ پانێڵدا تیشک دەخێنە سەر چەند بابەتێکی گرنگ. پانێڵی یەکەم بریتی دەبێت لە دەواازەیەک بەڕووی بابەتەکە و دەستنیشانکردنی. پانێڵی دووەم بریتی دەبێت لە دەرکەوتنی حاڵەتەکە لە سیستمەکانی دیکەی لەشدا. لە پانێڵی سێهەمدا باز لە چارەسەرکردنی حاڵەتەکە و نوێترین توێژینەوەکان دەکرێن. ئەو بوارانەی کە لەم بۆنەیەدا تیشکیان دەخرێتە سەر بریتین لە دەستنیشانکردنی حاڵەتەکە و چارەسەر بەردەستەکان. حاڵەتەکە لە گورچیلە چاو پێرسدا. کاریگەریە دەماریەکانی حاڵەتەکە، پشکنینە بەردەستەکان، ڕێنماییە جیهانیەکان، هەروەها نوێترین توێژینەوە زانستیەکان لە باوەڕپێکراوترین گۆڤارە زانستیە جیهانیەکان دەخەینە ڕوو بە بەشداری هەریەک لەم بەڕێزانە: پرۆفیسۆر دکتۆر عەلی جەواد پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕەئوف ڕەحیم میرزا پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر هیشام عارف کەتتا پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەروەر جەمال باجەلان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمار، دکتۆرە چیمان حەسەن مەحموود پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، دکتۆر عەدنان عوبەید پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، دکتۆر سروژ عەبدولکەریم ڕەفیق پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، دکتۆر بنار سەردار سەیدا پسپۆڕی وردی نەخۆشیەکانی گورچیلە، دکتۆرە ڕۆزا عیرفان مەردان پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو، دکتۆرە ڕۆژگار عەبدوڵڵا محەممەد عەلی پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، دکتۆرە ڕووناک سەعید ئەحمەد پسپۆڕی پێست و زوهری، دکتۆر هێمن مەحموود عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، دکتۆر تەها ئەحمەد قەرەداغی پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، دکتۆر ئومێد محەممەد حسێن پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم، دکتۆرە لاوێن جەمال مستەفا پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم. بەشداریکردن بێ بەرامبەرە لە بەرواری 14/8/2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەرلەبەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9/15 ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەملینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.